ماوەیەک بەر لە ئێستا ستافی مۆنۆدرامای سەلمە لە ناو پرۆگرامی کورسات مەگەزین باسییان لە نمایشەکەی خۆیان کرد کە لە شاری سلێمانی بە ئامادەبوونی ژمارەیەک بینەری شانۆ نمایشەکەیان پێشکەش کرد و هەر لێرە باسی ئەوەیان کرد کە نمایشەکەیان داوەت کراوە بۆ یەکێک لە فستیڤالەکان کە ئەویش فستیڤالی شانۆی قەرتاجە و فستیڤالەکە یەکێک لەو فستیڤالە گەورانەیە کە هەموو ساڵێک لە چەند شوێنێکەوە چەند نمایشێک با بڵین داوەتە کرێت و لەوێ نمایشەکرێ و دواتر باشترینیان خەڵات بەدەستێنێ لەو فستیڤالەدا ئەم شانۆیە کە لە نووسینی دکتۆر دڵشاد مستەفا و لە دەرهێنانی نەژاد نەجمە و لە نواندنیشی دوان لە ئەکتەرە دیارەکان کە یەکێکیان ئەکتەرێکی بیانیە توانیوێتی خەڵات بەدەست بهێنێت. دوای ئەوەی لە ماوەی ڕابردوودا لە چەندین شاری کوردستان نمایشکرا مۆنۆدرامای سەلمە یەکێک بوو لەو 20 نمایشەی کە لە 5 وڵاتی جیاوازەوە بەشداریان لە فستیڤالی نێودەوڵەتی مۆنۆدرامای قەرتاج کردووە. مۆنۆدرامای سەلمە بەرهەمی گروپی شانۆی هەوارە و لە نووسینی دکتۆر دڵشاد مستەفایە و دەرهێنەر نەژاد نەجم ئامادەی کردو بۆ نمایش و هەرەکە لە هەوار فارس و ئۆغلی ئیمبرد ڕۆڵەکانیان بەرجەستە کردو و خەڵاتی لیژنەی داوەرانی نێودەوڵەتی مۆنۆدرامای قەرتاجی بەدەستهێناوە.